بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمڕۆ شەچینە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی کە بابەتی مانگی ڕەمەزانی پیرۆزە. ئەوش ئەو بابەتەمان هەیە ڕەمەزان مانگێکی بەهێز و پەیوەندیەکانە، یعنی مانگێکە کە ئینسان لەگەڵ ڕەمەزانە پەیوەندی دروست ئەکا لە دەوروبەرە. ئەگە تەماشاکەین بزان ڕەمەزان بۆچی پەیوەندی دروست ئەکا بۆمان، چۆن دروست ئەکا. ڕەمەزان قوتابخانەیەکە، خولێکە، یان نەتوانین وەک ماڵەکە. ڕەمەزان فێری زۆر لە ڕەوشتە بەرزەکانمانەکە لە ڕابردووە باسمان کردە لە خزمەتی جەنابتانە. مزگەوت کە هەمومان کۆ ئەکاتەوە وەک ماڵێک وایە. مزگەوت وەک شوێنێکە کە هەمومان ئاشنا ئەکا بە یەک وەک کەس و کاری یەکتری. ئەوش بەرەکەتی ڕەمەزانە زیاتر کۆمانەکاتەوە، لە کاتەکانی ترا کۆمان دەکاتەوە، بەڵام لە ڕەمەزانە زیاتر و زیاتر ئاشنا دەبین. ئەچینە خزمەتی فەرمایشتێکی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم سێ تەوەرباسەکە لە باسی پەیوەندی. پەیوەندی بەکێوە سێ بەشە پەیوەندەکانمان بۆ دروست دەکات. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمێ لە فەرمایشتەکە: اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق الحسن. ئەمە سێ پەیوەندیمان تیا دروست دەکا ئەگەر ئەم فەرمایشتە شرینەی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم جێبەجێ بکەین. یەکەمیان پەیوەندی لەگەڵ خوایە. یەکەم پەیوەندی لەگەڵ خوایە. ئێستا تەماشاکە ئێمە لە ڕەمەزانە مزگەوت یعنی طریقەیەکە لە بینی ئێمە و ئەڵاگیانە. دێین بۆ مزگەوت، لە ڕێگەی مزگەوتەوە ئێمە عیبادەتی خوا دەکەین، ئاشنا ئەبین بە خزمەتی خوا، ئاشنا ئەبین بە دیداری خوا و ئاشنا ئەبین بە گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگار لە ڕێگەی کێوە؟ مزگەوتەوە. زۆر جار و ئەجر و پاداشتەکانمان زۆری هەر لە مزگەوت دەست ئەکەوێ، ئەبینین هەر لە ڕێگای مزگەوتەوە دەستمان دەکەوێ. پێغەمبەری خوا فەرمێ دەی بزانە تۆ ئەمە یەکەمیان پەیوەندیت لەگەڵ خوایە. اتقی الله حیثما کن، لە خوا بترسە لە هەر کوایی. ئەمە بێ پەیوەندی و شەعایری من و تۆی موسڵمان بێ. ڕەمەزان فێری ئەوەی کردوینە لەگەڵ مزگەوتە ئێمە لە هەر کوا بووین پەیوەندی لەگەڵ خوایە، لە نێوانی ئێمە و خوایە ترسە. لە هەر کوا بووم ئەبێ من ملکەج بم، بترسم لە خوا، دەست نەبەم بۆ تاوان و گوناح و سەرپێچی. ئەمەم لە بەرچاو بێ، چونکە پێغەمبەری خوا فەرمێ لە خوا بترسن لە هەر کوێیان، لە هەر کوێیان لە خوا بترسن. یعنی تۆ ئەبێ لە خواپەرستی، لە خواترسی، خواپەرستی وای کردووە لێت لە خواترسی بۆ دروست کردبێ. ئەگەر وانە بێ ئەو خواپەرستی کە کردوتە سوودی نییە بۆ تۆ. چی سوودێکی؟ ئەگە تۆ عیبادەتت کردبێ خوا بپەرستی، بەڵام لەولاوە لێی نەترسی. یعنی ئەمە شتێکە دوو لە ڕوو جەنابتان خۆ خەڵەتنی پێڵێن، یعنی خۆتە خەڵەتێنی. چاودێری خواست بەسەر هەموو یەکمانەوەی. إن الله كان عليكم رقيبا. خۆی گەورە مراقبەی دانە بەدانەمان دەکە. ئەڵێ کابرایەک بووە مامۆستایەک بەڕێز، مامۆستایەک بۆ وەختی خۆی، ئەم مامۆستایە گەروکی تەلەبەکانی تاقی کاتەوە. هەندێک تەلەبەی هەبووە مناڵ، تاقییان کەتەوە بزان ئەندازێ ئەم مناڵانە، بزان کەمیان کامنیان کەمێ عاقڵ و ژیرە، کامنیان کە گەیەتە ڕادەیەک حس بە هەموو شتێکە. ئەڵێ ڕۆژێ وتی پێیان مناڵەکان وەرن شتێکم بۆ بکەن، هەر کەسێ ئەگەر ئەمەم بۆ بکە دەرەجەیەکی یەکجا بەرزیە دەمێ. ئەو شووتیان مامۆسا فەرموو بزان چیتەوێ؟ وتیان وتی شتێکتان بۆ دێنم، باڵندەیەکی بچووک بۆتان دێنم، بیبەن سەری ببڕن، بەڵام مەرجێکتان بۆ دانم کەس نەیبینێ. هەر کەسێک ئەگەر وای کرد ئەوە من ئەمساڵ ناجیحێکم یان دەرەجەی زۆری پێدەم. ئەڵێ ئەوە بوو سەر و ئینێکیاورد گیان لەبەرێ مامری ئەڵێن لە ڕیوایەتیان لە شتێکی ترەوە الحاصل دایە بەدەستیانەوتی بیبەن سەری بڕن با کەس نەتان بینێ. ئەڵێ هەمویان سەریان بڕی و یەکێکیان هاتەوە سەری نەبڕی، هەر بەدەستێەوە بوو.
ئەوانەی کە سەریان بڕی ئیشەکەی تەواو بوو، مامۆستا تاقییانی کردو و دەرنەچوون لە تاقی، بەس ئەمەی کە سەری نەبڕی پرسیاری لێ کرد، ڕۆڵە کوڕە شیرینەکەم تۆ بۆ ئەمەت نەکرد؟ ئەو شتی مامۆستا تو مەرجێکت دانا وتت ئەمە ببەن لە شوێنێکا سەری بڕن کەس نەتان بینێ، شتێک نەبێکەوە بتان بینێ. وتی منش بۆ هەر کێ چووم تەماشام کرد زاتی ئەڵڵا هەرم بینێ، خوایەک هەیە هەرەمان بینێ لە هەر کوێ بێ. ئەیتر وتم ئەگەر خوا بمبینێ ئەو مامۆستا وتی یەکێ بمبینێ، خۆ کەسم قیمەتی نییە، ئەو خوایان کە بینیمی تاوە سرم نەبڕی و ئاوردوم. یعنی ئەم مناڵە تەماشاکە پەیوەندی بینی خۆی و خوا، هەم خواپەرستەکەی زانێتی نەیکردە چونکە خۆی توانی سەری ببڕێ و بیتێرەوەکەوان، هەم لەو لاشەوە مراقەبەی خوا وتی کوڕمینەکەی تۆ تەواوە. ئەمە گەرەکی تاقییان کاتەوە. زۆر جار ئەمەیە موسڵمانە خۆشەویستەکان، یعنی ئەمە دوو شتەیە، هەموو شتێکەکەین خوامان بینێ، جار جار خەڵک نامان بینێ، خۆمان دڵمان خۆشەکەین شەیتانەمانە خەڵەتێنێ کارێ بکەین با فڵان و فڵان نەمان بینێ، بەڵام خوای گەورەمان بینێ و ئەی نووسێتش. ڕەحمی خوش ئەوەیە کە لەو کاتا فەزحت ناکە لە کاتی گوناح و تاوان. پیاوچاکان ئەیانوت ئەگە گوناح و تاوان بۆنی بووایە مرۆڤ نایتوانی لە قەی مرۆڤ دانیشێ. یعنی هەر ئینسانێک گوناحێکی بکردایە بۆنێکی لێباتە. بەس چاک بزانن ئەمە لە پێشی ئێمە بووە، لە بەنی ئیسرائیل پێشی ئێمە هەر بەندەیەک گوناحێکی بکردایە خوای گەورە علامەتێکی لێ دەرەکە دەیانزانی ئەم مرۆڤە ئەمڕۆ گوناحێکی کردووە، بەڵام لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە هەڵی گرت نەهێلا. یعنی ئەگەر هەر ئەمە بوایە ئەمە نامانتوانی بچولەینەوە. هەر کەسێ ئەگە تاوانێکی بکردایە و خوای گەورە نیشانەیەکی بۆ دیاری بکردایە خەڵک بیزانە ئەم پیاوە گوناحی کردو ئێستا، ئەوش ڕەحمەتی خوایە. کەواتە یەکەم پەیوەندیمان لەگەڵ خوا، دووەمان ئەپەیوەندی لەگەڵ نەفسی خۆمان و ئەتبیع السەیئە الحەسەنە تەمحوها، واتە لەگەڵ خۆتە بەو شێوە ڕەفتار بکە. هەرچی کاتێک گوناح و تاوانێکت کرد ڕاستەوخۆ هەوڵ دە بیسڕۆ، مەیتێلە بیسڕۆ. بەچی بیسڕینەوە؟ یەکسەر چاکەیە بکە لە جێگای. ئەها پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر تووڕەبوون بە پێوە بوون دانیشن، ئەگە قسەتان کرد قسەکە ببڕنەوە، ئەگە دانیشتن هەر لەسەر عەسابمان، ئەگەر ڕێکردنتان کرد بێسن، ئەگە ئێسان بە پێوە دانیشن، ئەگە دانیشتن هەڵاژێن، ئەگە هەڵاژێن نەتانتوانی بڕۆن دەست نوێژە بسێنن، ئەگە هەتوو ڕێیت نەڕۆ دوور کات نوێژ بکە، ئەگە هەر نەبوو کەمێ بەتەنیا بمێنەوە. ئەمە گشتی چییە؟ بەس بۆی لە گوناح دوورکەویتەوە، بەشکەم ئەو تووڕایەت نەمێنێ، واز بێنی تووشی گوناح نەبی لەوە زیاتر. ئەمە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ یعنی ئەگە خراپەیەکتان کرد یەکسەر وازی لێبن بیسڕەوە. گوناحێکت کرد ڕاستەوە خۆ دەستنوێژە بگرە و دوور کا سونەت بکە، بڵێ خوایە پەشیمانم لەم گوناحی کە کردووم، خوایە ئەمە بکەیتە کەفارەتەکەی. ئەمەمان پێڵێ چونکە ئین الحەسەنات یذهبن السەیئات، چاکەکان خراپەکان چیەکە؟ ئەدا لەگەڵ خۆیان ناهێنێ، یعنی ناهێنێتەوە. چاکە خراپەکان لەعەبە. قەد ئەفلح من زەکاها، ئەو کەسە سەرفرازە کە چی؟ سەرفرازە ئەو کەسەی دائم و ساعات محاسبەی نەفسی خۆیەکە. سێم پەیوەندیمان پەیوەندی خەڵکە، مرۆڤەکان لەگەڵ یەکە. وخالق الناس بخلق الحسن، پێویستە عیلاقە و تێکەڵی لەگەڵ خەڵکە دەوروبەرەکەت لەسەر بنەمای ڕەوشتی جوان و شیرین. ئیسلام داوای ئەمەمان لێکە، قەت لەگەڵ ئەوانەیە ئیسلام ڕەوشتی خراپ لەگەڵ یەکا بنوێنین، بە تایبەتی ئیماندار، بە تایبەتی موسڵمان، بە هیچ شێوەیە. خوا ئەمە پێخۆش نییە، بە هیچ شێوە ئەمە پێخۆش نییە. بەڵام لەگەڵ غەیرە موسڵمان شاخوا داوامان لێکا ئێمە ڕەوشتمان جوان بێ. ئەمە فەرمێ پێویستە لەگەڵ یەکە بە کردار و بە ڕەوشتی جوان، بەشتی جوان. چونکە بۆ سێر پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ ئەچنە ماڵەکەی لێ ئەپرسن لە خێزانەکانیان کانە خولوقه قورئان کانە یەمشی عەلە الئەرض، کاتێ ڕێی کردووە کەچی وتیان ئەخلاقی پێغەمبەری نازدار صلی الله علیه و سلم قورئان بۆ، کانە قورئانە یەمشی عەلە الئەرض، قورئانێ بووە یعنی قورئانی جێبەجێ کردووە لەسەر زەویە ڕۆیشتووە. تۆ بڕۆ تەماشای ژیانی ڕەسوول الله بکە صلی الله علیه وسلم، تەماشای ئەسحاب مەکە،
تەماشای مسلمانان مەکە، بڕۆ تەماشای دوژمنانی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم، بزان چۆن شایەتیان بۆ داوە. ئێمە خاوەنی ئەم پێغەمبەرین، ئەبێ لەو ڕەوشتە جوانە. ئیسا لە ڕەمەزانە زۆر فێری ڕەوشتی جوان بووین، مزگەوت زۆر فێری کردین، فێری سنگ فراوانی بووین، فێری تەحمل بووین، فێری قسە لە یەکگرتن بووین، فێری ئەوە بووین کە غەیبەت نەکەین، فێری ئەوە بووین بوختان نەکەین، فێری ئەوە بووین قسەی زیادە نەکەین، فێری ئەوە بووین قسەی خراپ نەکەین. ئەمە گشتی ڕەمەزان فێری کردوینە. ئەبێ ئەم ڕەوشتە جوانانەی کە فێری کردوین ڕەمەزان و مزگەوت، دوای ڕەمەزانش ئەبێ ئێمە چی بکەین؟ ئەبێ ئێمە بەردەوام بین لەسەری. لەمە زیاتر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات ئین المؤمن لیدرک بحسن الخلق، ئیماندار دەستی ئەکەوێ بە ڕەوشتە بەرزە و جوانەکەی، الدەرەجەة الصائم القائم، وەک کابرایە بەردەوام بە ڕۆژوو، بەڵام بەچی؟ بە ڕۆژتی جوان دەستیەکەوێ، بە ڕۆژتی جوانی ئەم کردارە جوانەی دەسەکەوێ. چونکە شتێک لەسەر تەرازووی خوا لە قیامەتە کاتێ محاسبە دەست بێکا قورس بێ، ڕەوشتی جوانە، ڕەوشتی جوانە، کرداری جوانە، حەکی تێ ناچێ. کابرایە سەلامت پێدا، سەلام عەلەیکم، سەلامەکەی کەمێ جوان بسێنەوە، عەلەیکم السەلام وەڕەحمەت الله مامۆسای بەڕێز، عەلەیکم السەلام وەڕەحمەت الله کا حاجی گیان. خۆ ئەم قسانە چی؟ خۆپارەی تێ ناچێ. یعنی شتێ بخە پاش سەلامەکە، بۆی ئەو پیاوە وای لێ بکەی گەیە هەرکێ سەلام بدا، لە خۆشەویستی تۆ سەلام بدا، گەیە تۆ لای کەم سەلام بدا، زبانت ئەمەنە شیرین بێ، ئەوەنە خۆش بێ، خەڵک حەسکا لەگەڵ تا کە کاتێ تێت ڕاوەستێ زۆر تەقدیری بگرە، ڕێزی بگرە. پیاوێکی بەتەمەن تێ لە بەردەمی هەستا، ڕێزی بگرە، باوکت تێتە ماڵەوە ڕێزی بگرە، دایکت تێتە ماڵەوە ڕێزی بگرە، میێوانێکت دێ ڕێزی بگرە، قەومێکت دێ هاوڕێی باوکتە یان کەسێکە ڕێزی بگرە، منداڵەکەت بۆ نمونە هاکەدا لەگەڵ لە مزگەوتا لە شوێنەکانی تر خێزانت. ئەبێ ئێمە پێویستمان بەم ڕەوشتە جوانانەیە بۆ خۆمان دانیشین جارجار لە ماڵەوە مناڵەکانمان بانکەین، بێژین کوڕم ئەمەت کرد ئەمە ئاوا نابێ، کوڕە شیرینەکەم میێوانێ هاتە ماڵ ڕێزی لێ بگرە، دوای 5 دقە ئاوی بۆ بێنە بە خێراتنی کە کوڕە شیرینەکەم چایی بۆ بێنە، مەچۆ دەشتەوە خەریک مۆبایلەکەت مەبە، چونکە ئەوە تێ ئەگەر ڕێز لەم میێوانە بگرین خوا ڕێزمان لێ ئەگرێ. کەسێ ئیمانی تەواوە کە ڕێز لە میێوان ئەگرێ، ئەمە زۆر گرینگە. سەردانی هەموو شتەکان ئێمە بخێنە یادی یەکتری، مناڵەکانمان ئەم شتانە لەوەیە نەزانن، وە خۆمان نین. بۆی ئینسان هەموو شتێک زبانت زۆر شیرین و خۆش بێ. پێغەمبەری خوا زبانی زۆر شیرین بووە. تەسەوور کە پێغەمبەری خوا لە مزگەوتا دانیشتووە، کابرایە هاتووە خەریکە شت تەوزیعەکا بەسەری سەحابە و یاوەران، ئەم پیاوە دێ ئەکاتە جلوبەرگی پێغەمبەری خوایە ڕای ئەکێشێ، ئەژێ عەدل یا محەممەد، عادل بە لەیشەکەتا، عادل بە لەیشەکەتا. ی سەحابەش دانیشتووە پێغەمبەری خوا بەرەکاتە لایەوە بزەیە خەنینەی بۆ ئەکاو، ئەڵێ سەحابەکان چی گەرەکە بیدەنێ تۆ. یعنی ئەم شتانە زۆر ئاساییە. ئەبێ ئێمە سنگمان زۆر فراوان بێ، بەخوا سنگمان فراوان نەبێ ناتوانین ئەم دینداریە بە جوانی بکەین. سنگمان فراوان نابێ ناتوانێت دینی جوان بدەینە خەڵک، ناتوانین ئەم دینە پاکە و جوانە و گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم میهرەبانی ئەو خوایە بەخوا ناتوانین بەو دڵە تەسکەی ئێمە و بەو تەبیعەتە تونەی ئێمە و بەخوا ناتوانین بگەینە خەڵکێم. خەڵک قبولی لە ئێمە ناکا بەم لەونە، بەڵکو ئەبێ ئەوواکەین ئینشاءالله تعالی، ئینشاءالله تعالی. بۆی ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار ئەمە زۆر گرینگە. ئێمە ڕەوشتی جوان، یەکەم پەیوەندیمان لەگەڵ خوا بتەوتری کەین، دووەمیان پەیوەندیمان لەگەڵ نەفسی خۆمانە، ئەلحەمدولیلا ئێستا نەفسی خۆمان گردووە بەری نەدەین. سێمیانش پەیوەندیمان لەگەڵ خەڵکە ئەلحەمدولیلا زۆر چاکە و باشە. ئەم سیانە زۆر گرنگە لەو فەرمایشتەی پێغەمبەری خوا وەرەگرین ڕەمەزان فێری ئەمەی کردوین و هەروەها مزگەوتیش فێری ئەمەی کردوین. خوای گەورە علاقاتی هەموومان زیاتر بکە لەگەڵ خوادا، لەگەڵ نەفسی خۆمان، لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەگەڵ خەڵکیدا. خوای گەورە کار و کردارمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوایە برایەتی و یەکریزی و سێنگ فراوانی و سێنگ صافی خوایە پێمان ببەخشی. یا ڕەبی خوایە ڕەحمە و مەلایکەمان بکە. ئامین ئامین. الحەمدولله رب العالمین.